هاتنی جەژن و کۆتایی مانگی ڕەمەزان بۆ گەورەکان سەرەتای دەستپێکردنەوەی مانگێکە لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە. بەڵام بۆ منداڵ جەژن جیاوازترە. دڵخۆشی منداڵ لە جەژندا وەرگرتنی جەژنانە و کۆکردنەوەی نوقڵی جەژنە و ماڵ بە ماڵ بێ جیاوازی لە دەرگا دەدەن و جەژنانەیان پێدەدرێت. بەس دەمانچەی مور و بەکارنێنی باشە؟ وەڵای لای بەیانەکەی ڕۆشتین بەس باران بتر وەڵای تر ئێستا تۆزێ گەڕان جۆکی جەژنانە دووەرگرتووە وەرنەگە چێ جەژنانی پێی؟ وەڵانیان و خاڵم و پورەکانی یەکەم کەس جەژنە پیرۆزە لەکری کێ بوو؟ وڵا دایک و باوکم. خۆشە؟ خۆش زۆر. خۆشی جەژن چییە لە لای تۆ؟ وەڵای ماتووە ڕووکرێ و پارە دەستکەوتن و جەژنانە وەرگرتووە؟ ئەوە بەجلی ئاڵاواڵاوە دەردەکەون و لە بەیانی زووی جەژنەوە دێنە دەرەوە لە ماڵ. دنیا و خۆشی ئەوان جیاوازە لە هی گەورەکان. هەموو خۆشیەکانیان لەوەدا کۆ کردوتەوە کە چەندێک جەژنانە کۆ بکەنەوە و جانتا و گیرفانیان پڕ بکەن لە چکولێت و نوقڵی جەژن. جەژنانە دووەرگرت وەرە نەگە وەڕۆڵاوەرمان گرسۆڵ کەڕان و ئیتر جەژنان و ئەرۆڵا یعنی نەگەڕاوین وەکو ئەم جەژنە نەگەڕین بەڵام چینە تا ماڵەوە دانیشتوین. ئەچنە ماڵان دانیشن؟ بەڵێ. چاکە ئەوەش باشە. جەژنانە وەرەگرن لە ماڵان؟ بەڵێ. دڵتان بەچی خۆشە بێت لە جەژنایەوە؟ وەڵاهی ئەچینە لای ڕفیقەکانمان ڕۆژێکی خۆشە. دنیای منداڵ دنیایەکی جوان و سادەیە و پڕێتی لە میهرەبانی. بەدڵێکی پاک و دوور لە ڕخوچینە لەگەڵ هاوڕەکانیاندا بە کۆڵانەکاندا دەگەڕێن. جانتا و گیرفانیان پڕ دەکەن لە جەژنانە و چکلێت و دەگەڕێنەوە ماڵەوە. گەورەکان دەڵێن پێویستە دڵی ئێمە ژۆک و منداڵەکان ساف و لێبوردە بێت. ئەوان یەکەم کەسن لە دەرگای ماڵەکان دەدەن و چاڕوانی جەژنانە لە خاوەن ماڵ دەکەن و هیچ هۆکارێکیان پێویست نییە بۆ ئاشبوونەوە و ئاساییکردنەوەی پەیوەندیە تێکچووەکانیان. ڕامیا بەسمان کەناڵی پێیام سلێمانی.